تازە زاواکەی کەرکووک بەختیاوەری نەبوو ماڵەکەی هەمووی سوتا و هیچی بۆ دەرنەچوو لەلایەکی تریشەوە باڵندە شاینەکەی گەرمیان هەرای ناوەتەوە و تایسە بێ سۆراغەمان و چەناڵێکی دیکەم بۆ هێناوی. سلااوتان لێبێت. عەلی تەنیا 15 ڕۆژە لە کەرکووک هاوسەرگیری کردووە و بووە بە زاوا. ماڵی کینۆی دروست کردبوو تا بیکات بەلانەی کینۆ بۆ ژیانی خۆی و هاوژینی، بەڵام لە چاوتروکانێکە شۆرتی کارەبا کردی بە پارچەیەک خۆڵەمێش. کردواتەنی بەڕە هەر لای تەنیکیەوە دەدرێت. ئەمە ڕێک بۆ دۆخی عەلی نورەدین ڕاستە. ئەو جگەلەوەی پارساڵ با ڕووداوێک کرد و قاچی لەدەستدا و ئێستا خاوەن پێداویستی تایبەتە ئەم ڕووداوانە کاریگەری بەسەر عەلیەوە جێهێشتووە. ماڵەکەی هەر لە گەڕەکی پەنجا عەلیە لە کەرکووک لەوێ خۆی لە خانووی کرێدا بووە و بڕیار بووە بۆ ئەم ماڵە نوێ بچن، بەڵام شەوی ڕابردوو بەهۆی شۆرتی کارەباوە تەواوی ماڵەکەی سوتا و تەنیا خۆی و هاوژینی و عەرەبانەکەی ژێری سەلامەت دەرچوون. عەلی ئێستا کە لە خانووی کرێدا دەژی وەک خۆی دەڵێت 2 مانگە کرێخانوەکەی نەداوە، داواش دەکات لە بەرپرسانی شار ئاوڕێکی لێ بدەنەوە و لە ژیانە تازەکەیدا بە تەنیا جێی نەهێڵن. چاکی مەکە با خراپ نەبێ. ئەمە ڕێک بۆ دانیشتوانی گەڕەکی ئازادی لە ناحیەی شەمامک وتراوە. وا ساڵێک زیاترە گرفتارن بەدەست هەڵکەندنی کۆڵانەکانیان کە وعدوا بوو کۆنکرێتیان بۆ بکەن. بەڵام ئێستا لەو بەڵێنە بێ ئومێد بوون و داوا دەکەن ئەگەر چاکی ناکەن وەک خۆی لێ بکەنەوە بۆیان. دانیشتوانی ئەو کۆڵانانە پێشتر لەسەر ئەرکی خۆیان کۆڵانەکانیان چاوڕێژ کردبوو، بەڵام دواتر شۆستە و کۆنکرێتیان بۆ دەرچوو، شەقامەکان هەڵکەندران و ماوەی ساڵێکیشە با هەڵکەندراوی جێڵدراوە تەواو نەکراوە. ئەمڕۆ پامێری 964 چووە گەڕەکەکە و لەگەڵ پیاوانی گەڕک و ڕدێن سپێکان قسەی کرد. لە هاویندا تۆز و خۆڵ هیلاکی کردوون و لە زستانیشدا قڕ. بە وتەی خەتاب محەممەد کە ماوەی 10 ساڵە دانیشتوی گەڕەکەکەیە بەهۆی ئەو چاڵ و چۆڵی لە گەڕەکەکەیان دروست بووە چەند دراوسەیەک بە گژ یەکتریدا چوون. ئەو داوای چاکردنی کۆڵانەکانی کرد بەهۆی ئەوەی ئاوەڕۆی ماڵان دەچێتە بەر دەرگای یەکتری گلەی و تووڕەی ماڵەکانی لێکەوتوتەوە. هەتا خوددا هێز لە جەستەمدا بهێڵێ بەردەوام دەبم. ئەمە قسەی ڕاوێژ لە هۆنە سەرتاشە لاو شیرینەکەی هەڵەبجە. وا چەند ڕۆژێکە بڕیاری داوە بێ بەرامبەر لە ماڵی خۆیان قژی ئەو کەسانە چاککە کە نەخۆشن و خاوەن پێداویستی تایبەتن یاخود بە هەر هۆکارێک ناتوانن بچنە لای سەرتاشەکان. ڕاوێژ لە هۆن دەربارەی بڕیارەکەی بە 964 وە 2 هەفتەیە بڕیارەکەی داوە، بەڵام 2 ڕۆژە ڕایگەاندووە و ژمارەکەشی داناوە کە هەر کەس پێویستی پێبێت خۆی دەچێتە لایەن و قژی ئەو کەسانە چاک دەکات کە پێویستیانە. لای ڕاوێژ مەرج نییە ئەو کەسانەی لە ماڵەوە قژیان بۆ چاک دەکات هۆکاری مادی بێت، بەڵکو جاری وا هەیە ئەو کەسە توانای نییە چێتە بازاڕ و لای سەرتاشەکان یاخود نەخۆش و پەککەوتن، ئەویش ئەرکی گرانی بۆ ئاسان کردوون و دەڵێ وەک ئەرکێکی مرۆیی ئەو کارە دەکەم. ڕاوێژ پێشتریش کاری خێرخوازی کردووە، پێشتر چۆتە قوتابخانەکان و هەر خوێن کارێک پێویستی بوو بێت یاخود توانای مادی باش نەبوو بێت بێ بەرامبەر قژی بۆ چاک کردووە. دەگمەنە بۆیە هەمویان لەسەری هاتوونەتە جواب. جا هەر ئەوەشنا شێوەی کراوە بە فڕۆکە. ئەم 2-3 ڕۆژە باسی باڵندە شاهینەکەی گەرمیانە، هەر ئەوەندە بەدەست ڕاوچەکانەوە بینرا ڕێکخرا و پۆلیس و دادگا ئەوداڵن بەدوایدا. بەزمەکەش بڵاوکردنەوەی گرتە ڤیدۆیەک ناوێتیەوە. لە پێدەشتەکانی گەرمیان باڵندەیەکی شاهین بینراوە کە زیاتر لە 5 کەس لە دەشتایەکی کاکی بە کاکی گرتویانە و بەرزی دەکەنەوەیەکێکیان وا دەردەکەوێ ئاوی پیادا دەکات. کاری ئەم گەنجانە ڕێکخراوەکانی نیگەران کردووە و پارتی سەوزی کوردستان داوایەکی بە پەلە ئاراستەی ئیداری گەرمیان کرد ڕێکار بگرێتە بەر. ئەمڕۆژ دادگای کەرکووک گەرمیان وەک وەڵامێک بۆ داواکارێکە ڕایگەیاند بەڕاوی لێکۆڵینەوە بۆ تۆمەتبارانی ئەو ڕووداوە کراوەتەوە. ڕۆژی هەینی لا تۆڕە کۆمەڵاتەکان چەند گەنجێک بڵاویان کردوێتەوە کە باڵندەیەکی دەگمەنیان ڕاو کردووە لە جۆری شاهینە کە گرانگترین و بەنرخترین باڵندەیە لە جیهاندا. لە کوردستانیش چەندانەیەکی کەم هەن کە نرخی هەرێکێکیان بە زیاتر لە $1,000,000 مەزەندە دەکرێت و تا ئێستا هیچ سۆراغێکی نییە. سەرشتا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر ئەو کۆچبەرانەی کە بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا ملی وڵاتی لیبیا دەگرنە بەرولەوەەوە دایانەوە بپەڕێنەوە. چەند ڕۆژێکەوە بڵاو بۆتەوە کە کۆمەڵە گەنجی هەرێمی کوردستان لە لیبیا دەستگیر کراون کە ویستویانە لەوێەوە بچنە
وڵاتانی ئەوروپا. بەڵام هەواڵی خۆش بۆ ئەوانەوەیە کە وەزارەتی ناوخۆ ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە کە ئەوان لەسەر خەتن و لەم هەفتەیەدا یان لە ماوەی هەفتەیەکدا ئەو گەنجانە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و بە کەسوکاریان شادیان دەکەنەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ لیژنەکانمان لەگەڵ فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە بەردەوام لە کاردان کاربەدەستانی وەزارەتیش بۆەوەی گەنجەکان بە ساغ و سەلامەتی و قسەیان تیا کردووە کاریان بۆ کردووە لە لیبیاوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان کە ئێستا لەوێ دەستگیر کراون. جا گەنجێکی زۆر ئێستا هەوڵ دەدات بچێتەوە وڵاتیانی ئەوروپا تایبەت لە ڕێگەی لیبیاوە لەوێ هەندێک جار ئازار و ئەشکەنجەیش دەدرێن، هەندێک جار تووشی ناڕەحەتی دەبن لەوەی کە دەستگیر دەکرێن. ئەم گەنجانەی کە ئێستا قەرارە بگەڕێنرێنەوە بە قسەی وەزارەتی ناوخۆ لە ماوەی هەفتەیەکە بەشێکی زۆریان خەڵکی ئیدارەی ڕاپەڕینن، خەڵکی ڕانیە و قەڵاتزێ و ئەو منتیقەیان هیوادارین لە ماوەی هەفتەیەکدا هەمویان بگەڕێنرەوە بە سەلامەتی بۆ هەرێمی کوردستان. بەڵاڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.